ارتاب المبطلون زكان تابع خوشويستكان بناوي خوم وبران بدستي كارجيري وسنجي إن في ذلك لرحمة زرقوان بنا بوزان مصطفى ولي شمس الدين بەڕێوەبەری نووسینگەی دەستگا دەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرات. دیارە دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لەو ڕۆژێک کە دروست بووە کاری لەسەر زۆر تەوەرەکە کردووە گرنگترین تەوەرەکانی کە کاری لەسەر دەکاتن هەم پێدانی سەنەدە یا قیراءەتە جیاوازەکان و لەگەڵ حیفظکردنی قورئان بە قۆناغە جیاوازەکان حقەتەن. دیارە بەندە هەروەکو یەک لە قوتابیانی قورئان ئێمە لە ساڵی 2017 لە کۆتایی ساڵی 2017 ڕێک لە مانجی 12 لە دەی 2017 دەستمان بە خوێندنی قورئان کرد لە قیراءەتی ئیمام عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە لەگەڵ ئیمام حافظ ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەریان لای جەنابی مامۆستا عەبدولوەلی. ئەوە بوو لە ساڵی 2020 بەندە تەواوی کرد خۆشبەختانە ئەلحەمدولیلا. دواتر ئەو لێژنەی ڕاستاندنی باڵاکەدا دەنیشیتن ئێمە اختیبارمان کرد 12 ساڵی، بەڵام ئاهەنگەکە دواخرا لە بۆ ئەو کاتەی ئێستاکە قسمەتی ئاهەنگەکە لەو حاڵەتەی لەو کاتەی ئێستاکەدا بوو. دیارە گرنگی بەدەستێنانی سەنەد لە قیراءەتە جیاوازەکان حەقەتەن گرنگی تایبەتی خۆی هەیە، ئەوەیە کە وەکو چۆن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە بەو جۆرە نەوە لە دوای نەوە هاتووە هەتاکو گەیشتۆتە ئێمە بەو پەڕی ئەمانەتەوە. ئینشاءڵڵا ئێمەش داواکارین لە ئەڵڵا تەعالا مۆفەقمان بکاتن، سەرکەوتومان بکات لە گواستنەوەی ئەو ئەمانەتە لە بۆ نەوەکانی دوای خۆمان. هەروەکو جەنابی مامۆستاش ئیشارەی پێکرد حەقەتەن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیڕکم من تەعەلەمە القورئان وعەلەمە کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە کە وای کردووە کە ئەبی عەبدوڕەحمانی سولەمی کە چەند ساڵان دابنیشیتن تەدریس بکاتن و تەنها ئەو حەدیثە هاندان بی لە بۆ ئینسان کەوا بەرەو پێشتر خۆی بباتن بەسەکەوە بەردەوام ماندوو بیتن لە بۆ بڵاوکردنەوە و لە بۆ گەیاندنی ئەو سەنەدە هەروەکو لە پێغەمبەری خواوە هاتووە عەلەیهی سەڵات وەسەلامەتە ئەو ڕۆژەی کە خوای پەروەردگار عومرمان باقی دەکاتن و عومری ئەو خەڵکەی باقی دەکاتن. چونکە قورئان حەقەتەن هەمووی هەر ڕووناچیە و هەر هەمووی خۆشبەختی دەدا بە ئینسان لە دنیا و لە ئاخرەت، و هەروەکو چۆن لە حیفظی قورئان ئینسان تام و لەزەت و تایبەتێکی پێدەداتن، بە هەمان شێوە لە وەرگرتنی سەنەدیش بەڕاستی تام و لەزەت و چێژەکی لە خوێندنەوەی قورئان پێدەبەخشیتن کەوا ئینجا زیاتر و زۆرتر لەوەی لە تەفەهوم و تەدەبور لە قورئان دەکاتن بەو شێوەیە کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمان گەیشتووە. الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين فين سرسل سرساوانا هاتوتان خوشحالتان کردین خوای گەورە خوشحالتان کردن بەشی دروست خوێندنەوە مۆڵەت پێدان برایان کە ئەم شۆ هەست لە ناخی دڵەوە پیرۆزباییان لێ دەکەم. وارقى ورتب كما كنت ترتب في الدنيا فإن منزلتك. أبو عبد الرحمن السلمي دفرمي لسردمي لصلاة إمام عثمان حتى وكسردمي لصلاة حجاج أو حديث وائل من كتكوا من دابنيشم بس خليشي تدريس القرآن. ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە 5 قوتابی ئیجازە وەرئەگرن. سیانیان ئیجازەی عاصم بە تەواوی وەرەگرن واتە حەفس و شوعبە و ئەوانی تریش تەنها حەفس وەرەگرن. لە لێرە دەرسەکەمان تەواو کرد لەو بوارە ئیجازەکە وەردەگرن. ئەگۆڕا بە پێی قوتابیەکە هەندێک قوتابی زۆرتر ئامادە ئەبوو تقریباً بە 6 مانگ تەواوی کرد. هیوا هەیە درەنگتر ئامادە ئەبێ ئەوە زیاتری پێچێ لەوە چێ ساڵێکی پێ بچێ یان زیاتر. ژیان لەگەڵ قورئانە ژیانێکی تایبەتە بەڕاستی وات لێ ئەکا کاتێک کە لەگەڵ قورئانە ئەژید ناتوانیت بەبێ قورئان ئەو شەو ڕۆژە ببەی بەسەر
يعني ئەبێ يعني دڵت خۆشە بێ کاتێک کە قورئانە خوێنی ئەکەوتە جەوێکی واوە يعني زۆر زۆر مرتاحە بێت پێویستە قوتابی قورئان بەردەوام بێ لە خوێندنی قورئان ئەگەر بۆی کرا لە بەرکردنیش ئەوە چاکتر و پیرۆسترە. دەستگای نووری حکمت دەستگایەکی قورئانیە گرنگی بە پەروەردەی قورئانیەداتن لە بۆ تاکەکانی کۆمەلگا سوپاس بۆ خوای میهرەبانکەوە لە ناو شاری هەولێر خوای گەورە وای کردێکەوە دەستگای نووری حکمە بەرەو فراوانی و بەرەو پێش بچێتن کەوە زۆر گرنگی بە قورئانی پیرۆز ئەداتن. سوپاس بۆ خوای پەروەردگار ئەمن لە لای مامۆستا هیوا الحەمدولله تەواوی قورئانی پیرۆزم خوێندەوە بە ئیجازەی ئیمامی حاسم کەوە ئەوڕۆکە مۆڵەتەکەی وەرئەگرین. خوێندنەوەکەی من بە حکمەوەی سابقەیەکم هەبوو پێشتێکە جارێچکە ئەو ئیجازەی وەرگرتە بوو لە لای مامۆستا الحەمدولله بە ماوەی 6 مانگە تەواوم کرد. سینە بەهارە بە قورئان بڕوێن ساڕێژی دەرد و مەرهەمی ژانی دڵم پڕزانم بە تۆ مەشادە بەڕێز مامۆستا دیدار کەریم تاڵ